ئایا کاملا هاریس دەبێتە جێگیری سەرۆکی داهاتوی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا؟ ڕۆژی سێشەممە جۆ بایدن بربژێری دیموکراتەکان بۆ سەرۆکایەتی ڕایگەیاند. ئەو کاملا هاریس بۆ جێگیری خۆی لە هەڵبژاردننی سەرۆکایەتی مانگی 11دا دیاری کردووە. بایدن کاملای بە جەنگاوەرێکی چاونەترس و یەکێک لە باشترین فەرمانبەری گشتی ناو دەبات. هاریس یەکەم خانی ڕەشپێستە و یەکەم وەچەی هیندی ڕەسەنەکانە، هەروەها چوارەمین ژنە لە مێژوودا کە بۆ پۆستی سەرۆکایەتی لەلایەن پارتێکی گەورەوە هەڵبژێردرێت. خاتو هاریس سەنەتۆری کالیفۆرنیا و کاندیدی پێشووی سەرۆکایەتی گوتی مای شانازیە جۆ بایدن من بۆ جێگیری خۆی دیاری بکات و گوتیشی بایدن دەتوانێت هاوڵاتیانی ئەمریکایی یەک بخات. شیکاران دەڵێن کاملا هاریس کەسێکی گونجاوە کە دەتوانێت یارمەتی جۆ بایدن بدات لە ڕووی پێک هاتەی دانیشتوانی و دەنگدەرانی ئەمریکاییە بەڕەچەڵک ئەفریقایەکان. ڕەنگە جۆ بایدن کەمێک لە دوای هیلەری کلینتنەوە بێت بە بەراورد بۆ کاتەی هیلەری لە ساڵی 2016 بۆ سەرۆکایەتی لە نێوان دەنگدەرانی ئەمریکایە با ڕەچەڵک ئەفریقیەکاندا پشتیوانی هەبوو بەتایبەت لاوانیان. جایەکێک لەو کارانەی کە ڕەنگە لە میانەی هەڵمەتەکەدا ئەنجامی بدات سەنگخستنە سەر ئەو چینەیە تا بتوانن ڕێژەی پشتیوانی ڕەشپێستەکانی ساڵی 2016 بەدەست بێننەوە. بە چەند خولەکێک دوای ڕاگەیاندنەکەی جۆ بایدن هەڵمەتی سەرۆک ترامپ ئەم ڕێکلامەیە هێرش ئامێزەی بڵاو کردەوە. جۆ بایدنی سست و هەروەها کاملای سەختەکار پێکەوە زۆر گونجاون بەڵام بۆ ئەمریکا نەشیاون. ئەو خانمە ڕەنگە تەنەن لە ئەلیزابێت وارن قێزەوەتر بێت بۆ جۆ بایدن. جاڵبژاردننی کەسێک بۆ ئەندازەیە بێڕێزی تێدا بێت کارێکی قورسە. لە چەند هەفتەی داهاتوودا هەڵمەتی سەرۆک ترامپ و جۆ بایدن چێبڕکێ دەکەن بۆ وێناکردنی کاملا هاریس بۆ هاوڵاتیانی ئەمریکایی. هێشتا نزیکەی یەک لە سەرچەی ئەمریکایەکان دەڵێن ئەوان بەهێندی پێویست زانیاریان لەسەر کاملا هاریس نییە هەتا بتوانن ڕای خۆیانی لەسەر بتەن. بەتایبەتی وا بەرەو کۆنگرەی گشتی دیموکراتەکان دەڕۆین. هەرچەندە لە ئێستادا کاملا هاریس سیناتۆرێکی ئەمریکاییە بەڵام ژیان نامە و ناوبانگی زۆر بە خێرایی زیاد دەکات. یەکەم پێکەوە دەرکەوتنی بایدن و هاریس ڕۆژی چوارشەمەی ڕابردوو بوو.